هاوکاریکردنی یەکتر گوزەرانی خەڵک ڕاگرێ. قاعدەیەکە لە شەرعە پێوترێت قەواعد تەنظیم الاقتصادی والاجتماعی، واتە یاسای ڕێخستنی ئابووری و کۆمەڵایەتی. خوای گەورە ئەفەرمێت لە سورەتی حەشرە: ما أفاء الله على رسوله من أهل القرى فلله وللرسول ولذي القربى واليتامى والمساكين وابن السبيل كي لا يكون دولة بين الأغنياء منكم. خواهی پەروەردگار لەو دەستکەوتانەی لە جەنگا بەبێ شەڕ دەستەکەوێت بەشێکی بۆ خواهی پەروەردگارە دانراوە، بەشێکی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم دابەشەکرێت، بەشێکی هی خزمە نزیکەکانی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم، بەشێکی بۆ هەتیوەکانە، بەشێکی بۆ فەقیرەکانە، بەشێکی بۆ ڕێبوارەکانە. هو ئەو ئاەتە هەمان ئاەت هاوشێوەی هەیە لە سورەتی ئەنفالە: واعلموا أنما غنمتم من شيء فأن لله خمسه. بەو شێوازە هاتۆ بۆچی ئەم دابەشکردنە هەبێت؟ بۆ نابێ ماڵ تەنها لە لای تۆ بێت. كي لا يكون دولة بين الأغنياء منكم، دولة شيئا تتداولونه وتختصون به دون أهلي. بۆ ئەوەی چینێک نەبێ خاوەنی 100 دەفتەر بێ و چینێکش خاوەنی 100 دیناری طبع نەبێ، بیبەخشە هەر زەکاتەکەتیان بدەرێ. خەڵکێ لەم کوردستانە هەزارها دەفتەر دۆلار بەس زەکاتی هەیە. دەی تۆ ئەگەر موسڵمانیت ئەبێ بیدێ، ئەگەر کافریشی دەوە بۆ خۆت ناکرێتەوە خۆت تێر بیت وەگەوترێت گۆشت ببرژێنی دراوسەکەت فەقیر بێت. لە فەرمودا فەرمێت واللهی ئیمانی تەواو نییە کەسێک دراوسەکەی برسی بێت خۆی تێر بێت، ئەو کەسە شەوی بە ئیمان و نەکردوێتەوە. بەڵام زۆر جا خەڵکێ پرسیارەکە باشە ماڵ و مناڵەکەم حەزیان بە گۆشت برژاندن و بە تکە و بەو بابەتانە هەیە، دراوسەکەی شمبوونێ بەزە و نایکە، ئەنجاڵە وەڵا پێیشمان ناخۆشە ئەوە گۆشتە برژێنن، پێی ناخۆشە بە هەر پێی ناخۆش بێ بۆ خۆت مەقاڵی دابنێ و بی برژێنە و هەیەی نایخوا بۆ نایخوا بابیخوا، خەڵکێ نایخوا. ئەجا تۆ ئەگەر بۆ خۆت نەیخۆی بۆ دوای مردنت بۆ چیتە؟ خەڵکێ دوای مردنی مناڵەکانی ئەیدەن بە سەیارە و ئەیدەن بە تفەنگ و خەڵکی پێکوژن و ناڕەحەتی پێکەن و تاوانی پێکەن، فلانە پیا و فلانە ئافرەتش بۆ خۆی لە ناو قەبرا عەزیەت و ئازارە خوات. بۆیە ئێمە ئەگەر شەرعمان پێ بوو و عەقڵمان بەکاری هێنا، گوێمان لە خورافیات و لە عەقڵی خەڵک نییە. چتۆ خەڵکێک گلەی لێ بکا لەسەر بابەتێک، وەڵا گلەی لێکەم لەسەر و بابەتە هەتا قیامەت گلەی بکە. چ باکتەیە؟ گلەی چی لێکە؟ باوکت گلەی لێکا لەبەرەوەی دینداری بە قسەی مەکە، دایکتە گلەی لێکا لەبەرەوەی خێزانەکەت داپۆشراوە با هەر گلەی بکە. ئافرەتێکی پیاوەکەت ڕازی نییە بە کۆمەڵێک بابەت مەیکە، بە قسەی مەکە. لا طاعة لمخلوق في معصية الخالق. کەواتە با هەوڵ بدەین هاوکاری یەکتر بین. ئێمە ئینسانی وایە لە ناومانە هەتا لە ژیانمانایە ناچین بە دەوریە، فەقیرە هەژارە، دوای شەمرە خەڵکەچە بە دەوری ماڵ و مناڵەکەیە. تۆ هەتا خۆی لە ژیانە بۆ هاوکاری بکە، پرسیار بکە.